بینەرانی عزیزی تەلەڤیزیۆنی کۆمەڵە سڵاوێکی گەرمتان پێشکەش. ئازیزان لە خزمەتتاندام بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ڕۆژی چوارشەممە. سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان. ڕێگریکردنی ڕژیمی کۆماری ئیسلامی لە بەڕێوەچوونی ڕێوڕسمی ساڵیادی چیاک و یوسفی نژاد لە سنا، دەست بە سەرکرانی هاوڵاتیکی خەڵکی شاری مەهاباد، کۆبوونەوەی ناڕازیان بەهۆی کەمبوونەوەی ڕێژەی بەنزین لە کرمان، ئازادی کاتی هاوڵاتیەک لە شاری دیواندەرە و ناڕوونی چارەنووسی 16 هاوڵاتی دەست بە سەرکراو لە ڕەوتی ناڕزایەتیەکانی مانگی بەفرانباردا. درێژەی هەواڵەکان. ڕێگریکردنی ڕژیمی کۆماری ئیسلامی لە بەڕێوەچوونی ڕێوڕسمی ساڵیادی چیاک و یوسفی نژاد لە سنا. ڕۆژی ڕابردوو هێزەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی ڕێگریان لە بەڕێوەچوونی ڕێوڕسمی ساڵیادی چیاک و یوسفی نژاد ژینگە پارێزی گیان بەخکردو لە شاری سنە کرد. بەپێی راپۆرتی گەیشتوو هەموو ڕێگاکانی بەرەو گڵکۆی ناوبراو کە شوێنی دیاریکراو بوو بۆ بەڕێوەبردننی ئەو ڕێوڕسمە لەلایەن هێزەکانی کۆماری ئیسلامیەوە دراونەتە بەر چاودێری و پشکنین و تەنانەت نەیانهێشتووە کەس لەو ڕێگایانە تێپەڕێت. چالاکانی مەدەنی و ژینگە پارێزانی کوردستان ئاماژەیان بەوە کردووە کە ئەم کاردانەوەی ڕژیمە هەوڵێکە بۆ سڕینەوەی یادی تێکۆشەرانی ژینگەی کوردستان. دەست بە سەرکرانی هاوڵاتیکی خەڵکی شاری مەهاباد. بەپێی دوایین هەواڵەکان هاوڵاتیکی خەڵکی شاری مەهاباد لەلایەن هێزەکانی ڕژیمەوە دەست بەسەر و ڕەوانەی گرتوخانەکانی ناوەندەمنیەکان کراوە. بەپێی راپۆرتەکان ئەو هاوڵاتیە بە ناوی میلاد مرۆوەتی خوێندکاری زانکۆی ئازادی مەهاباد بە هێرشی هێزەکانی ئێدارەی ئیتلاعات بۆ سەر شوێنی کارەکەی دەست بەسەر و ڕەوانەی شوێنێکی نادیار کراوە. شایانی باسە کە سەرەڕای بە دوواداچوونی بنەماڵەکەی لەسەر دۆخی تەندروستی و شوێنی ڕاگررتنی تا کاتی داڕشتنی ئەم هەواڵە زانیاریەک لە بەردەستانیە و لە مافی پەیوەندی لەگەڵ بنەماڵەکەی بێبەشکراوە. کۆبوونەوەی ناڕازیان بەهۆی کەمبوونەوەی ڕێژەی بەنزین لە کرمان. ڕۆژی ڕابردوو ژمارەیەک لە هاوڵاتیانی شاری کرمان دژ بە کەمبوونەوەی ڕێژەی ماگانەی بەنزین بۆ ئۆتۆمبیلەکانیان ناڕزایەتیان دەربڕی. بەپێی دوایین زانیاریەکان بە بڕیاری ناوەندی پەیوەندیدارەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی بەشی ماگانەی بەنزینی ئۆتۆمبیلەکانی هاوڵاتیان بۆ 110 لیتر 60 لیتر بۆ نرخی یەکەم 50 لیتر بۆ نرخی دووەم کەم کراوەتەوە. ناڕازیان ئاماژەیان بەوە دەکەن کە لە دۆخێکدا کە تێچووی ژیان و گواستنەوە و چاکردنەوەی ئۆتۆمبیل بەردەوام لە بەرزبوونەوەدایە کەمکردنەوەی پشکی بەنزین دەبێتە هۆی گوشاری ئابووری زیاتر لەسەر بنەماڵە، کرێکاران و شۆفێران و تێچووی هاتوچووی ڕۆژانەی زۆرتر دەکاتەوە. ئازادی کاتی هاوڵاتیەک لە شاری دیواندەرە. بەپێی راپۆرتی گەیشتوو ئارمان فەرەجی کە سیانزەی پوشپەڕی 1405 هەتاویەوە لەلایەن هێزە ئەمنیەکانی ڕژیمەوە لە شوێنی کارەکەی دەست بەسەرکرا بوو بە دانانی بارمتە بە شێوەیەکی کاتی ئازاد کرا. بەپێی ئەو راپۆرتە ئەو هاوڵاتیە لە شوێنی کارەکەی لەلایەن هێزەکانی ڕژیمەوە بەبێ بەڵگەی قەزایی دەست بەسەر و بۆ شوێنێکی نادیار گواستویانەوە. ناوبراو 5 گەلاوێژی 1405 هەتاوی بە دانانی بارمتەی 3 ملیارد تمەنی بە شێوەیەکی کاتی ئازاد کراو تا کاتی داڕشتنی ئەم هەواڵە هیچ زانیاریەک سەبارەت بۆ تۆمەتانێک کە خراونەتە پاڵی لە بەردەستانیە. ناڕوونی چارەنووسی 16 هاوڵاتی دەست بەسەرکراو لە ڕەوتی ناڕزایەتیەکانی مانگی بەفرانباردا. بەپێی دوایین زانیاریەکان ئەم هاوڵاتیانە کە لە ڕەوتی ناڕزایەتیەکانی مانگی بەفرانباری 1404 هەتاوی بە تۆمەتی محاربە دەست بەسەرکرابوون هێشتا چارەنووسیان نادیارە و لە زیندانەکانی دەستکرد و دەوڵەتابادی ئیسفەهان لە بەندان. ناسنامەی ئەم هاوڵاتیانە بە ناوەکانی ئارمین غوڵامی، سەجاد ئابدی، شاپور ئابادی، پارسا جعفەری، مهدی جعفەری، ئەحمەد ڕەزا ئەسەدی، ستایش سزاعدی و سێ برا بەناوەکانی میلاد بۆیەری 35 ساڵە، مهرداد بۆیەری 32 ساڵە و عەلی بۆیەری 28 ساڵە و دوو خۆشک بەناوەکانی تەرانە ڕەحیمی و ڕۆمینا ڕەحیمی پاش دەست بەسەرکرانیان لەلایەن هێزە سەرکردگەرەکانی کۆماری ئیسلامیەوە ڕەوانەی بەندیخانەکانی ڕژیم کراون و لە مافی دەستڕاگەیشتن بە پارێزەری سەربەخۆ پێبەشکراون.
درێژەی شەپۆلی گوشاری ناوەندە ئەمنیەکان بۆ سەر هاوڵاتیان لە شارەکانی ئێران. بەپێی دوایین راپۆرتەکان 8 هاوڵاتی لە شارەکانی ئابادان، شیراز و ماشەر لەلایەن هێزە ئەمنیەکانی ڕژیمەوە دەست بەسەر و ڕەوانەی شوێنێکی نادیار کراون. بە وتەی سەرچاوەکانی هەواڵ ئەو 8 هاوڵاتیە بە ناوەکانی حەسەن بۆترانی، مهدی بۆترانی، مهدی عەساکرا، ئەمین خەنفەری، حسین خەنفەری، عەبدولحەمید سەیمری، حاتەم مەنسووری و بێهزاد یەزدانی لەلایەن هێزەکانی ڕژیمەوە بەبێ بەڵگەی قەزایی دەست بەسەر و ڕەوانەی گرتوخانەکانی ناوەندە ئەمنیەکان کراون. شایانی باسە کە تا کاتی داڕشتنی ئەم هەواڵە زانیاریەک سەبارەت بە هۆکاری دەست بەسەرکران یان ئەو تۆمەتانێک کە خراونەتە پاڵیان لە بەردەستانیە. مەترسی لە سێدارەدانی 3 بەندکراوی سیاسی لە شاری ئیسفەهان. بەپێی دوایین راپۆرتەکان مەترسی لە سێدارەدانی 3 بەندکراوی دیکەی پەیوەندیدار بە دۆسیەی مەیدانی عەلیخانی ئیسفەهان لەلایەن دەستگای قەزای ڕژیمەوە لە ئارادایە. ئەو 3 بەندکراوە بە ناوەکانی قائیم حسەینی، ئەمیر حسەین مەلەکی و عەلی دەشتی بە تۆمەتی هاوکاری ڕاستەوخۆ لە کوشتنی چەند ئەندامێکی بەسیجی ڕژیمی کۆماری ئیسلامی لە مەیدانی عەلیخانی شاری ئیسفەهان لە ڕەوتی ناڕەزایەتیەکانی مانگی بەفرانباردا حکمی سێدارەیان بەسەردا سەپێنراوە و بنەماڵەکانیان بە مەبەستی دوایین چاوپێکەوتن لەگەڵ ڕۆڵەکانیان بانگهێشتی زیندانی دەستکردی ئیسفەهان کراون. شایانی باسە کە لەم دۆسیەدا 12 بەندکراو بە تۆمەتی محاربە و بەغی حکمی سێدارەیان بەسەردا سەپێنراوە و چەندین کەسی دیکەش ڕوبەڕووی حکمی قورسی قەزایی بوونەتەوە. هێرشی هاوبەشی ئەمریکا و عەرەبستانی سعودی بۆ سەر میلیشیاکانی ڕژیم لە عێراق. ئەمڕۆ چوارشەممە 7 گەلاوێژ ئەرتەشی ئەمریکا هاوکات لەگەڵ عەرەبستانی سعودی لە ڕێگەی فڕۆکەی جەنگیەوە هێرشیان کردووەتە سەر چەند پێگەی هەشتی شەعبی لە عێراق. فەرماندەی ناوەندی ئەرتەشی ئەمریکا سێنتکام ڕایگەیاندووە کە فڕۆکە جەنگیەکانی ئەمریکا چەندین کۆگای لوجستیکی و چەکی ئەو گروپەی لە ناوچە جیاوازەکانی ڕۆژهەڵاتی عێراقا کردووەتە ئامانج کە لە ئەنجامدا 32 کەس بریندار و 20 کەسیش کوژراوە. هەروەها سێنتکام ئاماژەی بەوە کردووە کە لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا هەشتی شەعبی زیاتر لە 30 هێرش لە ڕێگەی فڕۆکەی بێفڕۆکەوان ئەنجام داوە و لە ماوەی چەند مانگی ڕابردوودا نزیک بە 600 جار هەوڵی داوە کە پێگەکانی ئەمریکا لە ناوچەکە بکاتە ئامانج. هێرشی موشکی هێزەکانی سپای پاسداران بۆ سەر بنکە سەربازیەکانی ئەمریکا لە ئوردون. شەوی ڕابردوو هێزەکانی سپای پاسداران چەندین موشکی بالیستیکیان لە شارەکانی خومین، خۆڕەم ئاوا و قومەوە ئاراستەی بنکە سەربازیەکانی موفەق ئەلسەڵتی ئەمریکا لە ئوردون کرد. بەپێی زانیاری و وێنە بڵاوکراوەکان بەهۆی کەوتنە خوارەوەی ڕاستەوخۆی موشەکەکان لەسەر بنکەی موفەق ئەلسەڵتی دووکەڵێکی چڕ لەم ناوەندە سەربازیەدا بەرز بووەتەوە و ئیدعای بەرپرسانی ئەمریکایی و ئوردون سەبارەت بە تێکشکاندنی تەواوی موشەکەکان پوچەڵ دەکاتەوە. شایانی باسە کە پاش ئەم هێرشە سیستەمی بەرگری ئاسمانی پاتریوت لە ئاسمانی ئوردون چاکراوەتەوە و هەروەها فەرماندەی ناوەندی ئەمریکا سێنتکام و پێگەی هەواڵی ئەکسیوس ئەنجامدانی ئەم هێرشە موشکیەی لەلایەن سپای پاسدارانەوە بۆ سەر بنکە سەربازیەکانی ئەمریکا لە ناوچەکە پشتڕاست کردوەتەوە. دو هەواڵمان سەبارەتە بە ئەگەری وەدەستخستنی سیستەمەکانی بەرگری ئاسمانی چینی لەلایەن کۆماری ئیسلامیەوە. بەپێی دوایین راپۆرتەکان کۆماری ئیسلامی بۆ بەهێزکردنەوەی توانای بەرگری ئاسمانی خۆی لە چەند هەفتەی داهاتوودا یەکەم بەشی سیستەمەکانی بەرگری ئاسمانی دروستکراوی چین وەردەگرێت. ئاژانسی هەواڵگیری ڕۆیترز لە سەرچاوەکانی خۆیەوە ڕایگەیاندووە کە ئەم گرێبەستە کڕینی 300 بۆ 400 سیستەمی بەرگری ئاسمانی لە دوو مدلی چینی QF12 و FN16 بە بەهای 60 بۆ 70 ملیۆن دلار لەخۆ دەگرێت. ئەم ڕێکەوتنە لە ڕێگەی کۆمپانیای ژۆنگچینگ باوشانگ لە هۆنگ کۆنگ وەک نێوەندگیر واژۆ کراوە. لە کاتێکدا وەزارەتی دەرەوەی چین ئەو راپۆرتانەی ڕەت کردووەتەوە و بە بێبنەما وەسفی کردوون. بەڵێ بینەرانی خۆشەویست هەواڵەکانمان پێشکەشکردن. کات و ساتێکی خۆش بۆ هەموو لایەکتان.